پەیام بە دوواداچوون بۆ فڕێدانی پاشماوە پزیشکیەکان لە سلێمانی دەکات و پرسەکە ڕوبەڕووی وەزیری تەندروستی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەکاتەوە. ئێرە ناوچەی تانجەرۆیە لە شاری سلێمانی ڕۆژانە تەندروستی سلێمانی پاشماوە پزیشکیەکانی دەهێنێت بۆ ئەم دەشتاییە و پاشماوەیەک بە خۆڵدای دەپۆشێت. ئەمەش مەترسی پیسبوونی ژینگە و نەخۆشیە گوازراوەکان لە شارەکە زیاتر دەکات. لێپرسراوی هۆبەی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا دەڵێ بەشێک لە ئامێرەکانی لە ناوبردنی پاشماوە پزیشکیەکان لە کار کەوتون و بەشەکەی دیکەش ناتوانرێت بە تەواوی لە ناو ببرێت و بەهۆی کەمی ژمارەی ئامێرەکانەوە ژێر خۆڵ دەکرێن. ئەم پاشەڕۆیانە لە چەندین ڕووەوە زیاربەخشن چ بۆ ژینگە چ بۆ کۆمەڵگا لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی بایۆلۆژیەوە لە ڕووی کیمیاویەوە لە ڕووی کانزە قورسەکانەوەمان چەندین مادەی زیانبەخشی لەمانەتیایە کە لە کاتی شیبوونەوەیانە شاڵە کات تۆ دەفنیەکەی ئەمە لەگەڵ خاکەیە لەگەڵ ئاوەکەیە تێکەڵە بێت. بەداخیشەوە ئەوەی کە بزانمە و شوێنەی کە پاشەڕەکان هێن لە نزیک لێەوە چەندین کێڵگی کشتتوکاڵیتایە کە کشتتوکاڵیتایە کرێتەبە بەشێک لە مادە زیان بەخشانە بە دڵنیاییەشە ناو بەرەم کشتتوکاڵەکانەوە و چەندین خێزانی شەیە کە لەسەرەوانە ژین ئەمانە ئەگوێزرێنەوە بۆ هاوڵاتی. پەیام بۆ بەدواداچوونی زیاتر بۆ پرسەکە لە نزیکەوە دیمەنەکانی خستە بەردەستی سامان بەرزنجی وەزیری تەندروستی، بەڵام ئەو بێ ئاگایی خۆی لە بابەتەکە نەشاردەوە بەڵێنیدا ڕێکاری پێویست بگرێتە بەر. زایرێمان بینیوە کۆمپانیایەک مەخزانێکی دەرمان لە کرد تایبەت دەچێت بەبێ ڕێنمایی لە خۆیەوە بابەتێکی پزیشکی دەفەوتێنرێت وەکو زبڵێک دێخاتە بنخۆڵ و یان دەشتێنێت بەبێ تیمی ئەمە بەدەرە لە ڕێنمایەکانی ئێمە و ئەمە سەرپێچیە بە دڵنیاییەوە ئێمە ڕێکاری پێش دەگرینە بەر. پێشتر پەیام ئەم دۆسیەی ئاراستەی سەرۆکی شارەوانی سلێمانی کردبوو. ئەویش وتی نووسراومان بۆ پارێزگای سلێمانی کردووە تا تەرخانی بودجەمان بۆ بکەن، بەڵام تا ئێستا ئەو بڕیار و هەوڵانە هیچ بەرهەمێکی نەبووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.